زۆر سپاسی تۆمەی جوانەکەم کە خێرخوازی داوە پێمان زۆر سپاسێکم کە ئەو جلانی داوە پێمان لەخوای گەورە بە زیاد بێ سپاس بخوا ئەم شوێنانە هەیە کە ئاگیان لە خەڵکی فەقیر و هەژار هەیە و مناڵی یەتیم هەیە زۆر سپاسیم خوشکە بە ڕێزاناکەم بەڕاستی ئاگیان لە خەڵکی فەقیر هەیە سپاسی سۆمای چاوانەکەم خێنیان بە جلی بین سپاسی خێرخواسەکەم کە یارمەتیمان دێت زۆر سپاسی خێرخوازی بەڕێزەکەم خوا جەزای بە خێری باتەوە کە هاوکاری مناڵە بێباوکەکان و هەژار و کەم دەرامەتەکانەکە لەم ڕۆژەدا دیارێمە کولە سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بە هاوکاری خێرخوازان هێستان بە ئەنجامدانی گەیاندنی سەبەتەی خۆراک و گۆشت و هەروە جەژنان و جلوبەرێک بۆ منداڵانی سۆمای چاوان دیارە کولە سلێمانی نزیکەی 500 ماڵی بێباوک سودمەند بۆ لەم پرۆژەیەمان کە هاوکاریکردن بووە گەیاندنی خۆراک و گۆشت و خۆراکتانش کە بریت و لە پێداویستیەکانی ڕۆژانە برنج و فاسۆلیا و هەروە ئەو جلوبەرگی جەژن بۆ منداڵەکان و جەژنان و ئەنجامدانی هاوکاری بۆ منداڵەکان لێرە دەستخۆشی خۆمان ئاڕاستی خێرخوازانەکەین کە هەمیشە هاوکارمان بۆ گەیاندنی ئەم خێرە و وەروە هاوکارمان بۆ بە گەیاندنی پرۆژەکانمان بە شێوەیەکی سەرکەوتوانە کۆمەلگاتە جگەلەوەی کێمە سپاس بەخوای گەورە و هاوکاری خێرخوازان توانیمانە نزیکەی 500 ماڵ هاوکار بکەین لە مانگی ڕەمەزاندا ماڵی بێباوک و لەگەڵەوەشتا هاوکاریکردن نزیکەی 500 ماڵ بە هەمووان لە خەڵکی کە کەم دەرامەت و هەژار لە ناو شاری سلێمانیە ئێمە ئەمڕۆ وەجبەی یەکەم دەستمان پێ کردووە کە 150 ماڵمانبان کردووە هاوکاریەکەیان بریتە لە هاوکاری مادی کە لە 120,000 هەیە زیاترە بەهۆی خێرخوازەکە خۆیەوە بۆ نمونە کەفالەتەکەی زیاترە هەیە $200 هەیە 200,000 بۆ شێوەیە جیاوازە لەگەڵ ئەوەشە کاسەی جەژن لەلایەن خێرخوازانەوە بۆمان دابین کردن سوپاسیانەکەین دەستخۆشیان لێکەین کاسەی جەژنیش کە بریتە لە هەموو خواردنانی کە ڕۆژانە خێزانەکان پێویستیانە دەستخۆشیان لێکەین